ڕزگارکردنی ئەو فڕۆکەوانە ئەمریشە نامەوەکو هەموو ئەو خەڵکەی کە بێم حکایەتەکەی بژێڕمەوە. ئەگەر من هەندە زانیاریشم لایە، بەڵام ئەوەی کە گرنگە ئینسان لەو شتانە کە ڕوودەدا لە دنیا دەبێ سوودی نەتەوەی خۆی لێوەربگری بیکاتە ئەزمون. چۆن ئیسرائیلەکان ماوەیەک هە لە بدایەتی ئەو شەڕەدا 50 ساڵ لەمەوبەر کابرایەکیان لە جنوب لوبنان لێ کوژرا و تەرمەکەی بەزی مابوو چوزومی سەر منتیقەیەکیان کرد، چەند کەسەش کەشیان لێ کوژرا و شەڕەشی زۆریان کرد، چوون کەرەسەی ینی قەبری و ئێسک و فروشی 50 ساڵ لەمەوبەری بیننەوە. تەسەوڕکە ئیلیکۆهین 6 ساڵ لەمەوبەر لە سووریا کوژرا و یەکێک لە مەرجەکانیان بوو لەسەر سووریا. دەیان جەلادی ئەنفال برم جەلادی جینۆسایدی گەلەکەی خۆیان تا ئێستاکە بە دوای دادەگەڕێن، بە دوای ئەوە بۆ 9 ساڵ هەموو دنیا بە چەپ و ڕاست بە ئیسلامیەکانی شۆ دەڵێن دەبێ ئەمە ئەزمون لە جوولەکە وەربگرین لە بواری مەسەلەی جردا هەر بە قسە ئەگەنا هیچ کردارێک نەکرا. ئێستا لەتان باز دەکەم ئەمریکیەکان جگە لە فلیمەکانی هۆلیوودەوە ئێستا دیتان ئاخر فلیم ئەوەیە. ئێستا ئەو کابراش خەنی بووتەوە تازە دەبتە بەتەڵی هۆلیۆد حسەیەک لەو قازانجەی وەردەگری ڕاستە 36 ساعت عەزابی دیت، بەڵام دەبتە ملیۆنێر. بە هەر حاڵ دیتن ئەمریکا دوو فڕۆکەی تێکشکایە لە دوای گەڕانەوانە بە 500 ملیۆن دۆلار زیاترە و دوو ڕۆژە خەرجیەکی یەکجار زۆر تەرخانیان کردیە، هێزەکی یەکجار زۆریان بەگڕێ خستیە، 100 کۆماندۆی هەرە تایبەتەکە لە دوی دەسوڕێتەوە. ڕێمی ئێستاوانیژێک دووچانێک کوژابی، بەڵام نابی ئەوە بکەویتە بەردەستیان، نابی کەس بکەوی دەسەر. نقطەکە لێرەدایە تاک چەند گرنگە نەکەویتە بەردەستی دژمن. دیارە ئەوە شەڕەکە، شەڕەکە لەگەر ئێرانیش بوو سەرکەوتنیان بەدەستیان لەیان نەگەڕات لە ناو خاچی ئێران فڕۆکەوانەکە بکەویتە بەردەستی ئێران. کەچی لایمە ئەوەی 9 ملیۆن کوردی کوشتە مدیر ئەمن و استخبارات و عزت دووری و قائد فەیلەقیەکە و ماهر عەبدوڕەشید لە سلێمانی بوو، دەیان جەلادی گەورەی ئەنفال لە ئەوروپا بوو، تێ دیفاعی لێ دەکا لە ناو هەولێرەشدای دەنێ ئەگەر ئابڕووی پارتیش نەبردرابێت تازێکەشی لە بۆ دادەنا. فەرقەکە دەزانی چەندە؟ 1 بە بلیۆنە مەسعود بارزانی و پاڤل تاڵەبانی.